بەڵام بە شێوەیەکی گشتی هەندێکی ترەڵەن کابرای سیاسی پێویستە واقعناسانە سەیری واقعەکەی خۆی بکە بۆ ئەوەی وەصفیکە شیکاریەکی بکە بتوانێت ئەم جارە بە گوێرەی شیکاریەکەی خۆی پێ هەڵێنێتەوە بۆ گۆڕانکار. ئەمەی کە باسێکین لە ئەخیرە جملەی ئەخیر تۆ ئەگەر بتوێت سیاسی بی ئەبێ واقعی کوردستان بناسی، مەڵبەندەکانی هێز، مرکزەکانی بڕیار، هەبووەکانی دەسەڵات، ئەوانەی قووەتە بن بڕێوە، ئەوەی لە پەرلەمانان، پەرلەمان چەند تەئسیری هەیە، ئەوەی مەکتەب سیاسیە، مەکتەب سیاسی چەند تەئسیری لە پەرلەمانێ، پەرلەمان و حکوومەت، پەرلەمان ئایا دەسەڵاتی بەسەر حکوومەتە هەیە؟ نا. شێ دەسەڵاتی بەسەر حکوومەتی نێچیرەوە بەرزانی هەیە؟ عایلەی بەرزانی خۆی، پارتی بەسەریا هەیە؟ نەخێر. ئاوا دراسەی ئەمە ئەکەیتەوە کە تۆ دەستگایەکی دەوڵەتی فشەڵ لە کوردستانیشا دروست بووە، فشە و فشەڵ هیچ نییە، هەر خێزانێکی با بڕێوە و خێزانەکەش بووە بە محور حیزبەکە. ئەم تەوەرە کە وەکو تەشی دێتە پێش چاوم، ئەمەی نێرکی تەشیەکەیە، تەوەری تەشیەکەیە کە ئەخولێتەوە هەموو ئەوەی دەوتەوە. عایلەی بەرزانیەکە ئەتوانێت حیزب بجوڵێن، حیزبیش ئەتوانێت ئەندامان و هەواداران و ئەوانەی تر بجوڵێن بۆی کاریگەری لەسەر خەسمەکانی خۆی هەبێت، یەکێتی بن، ئیسلامی بن، یان قووەتی سوڵتەی مەرکەزی بێ، یان تورکیا بێ، هەرچی شوێنیشتر بێ. کەوابوو کابرای سیاسی پێویستە احتیمام بەم لایەنانە بدە. ئەمە بە نەزەری ئەم سێ خەڵکە سیاسیە، ئەوەی کە فەلاسیفەی کۆنن یۆنان، ئەوانەی کە لە چەرخەکانی ناوەڕاستە و هەروەها کۆناسی سیاسی وەکو عیلمی اجتیماع داهات و دراسەیان کرد، یان ئەوانەی کە لەم سەردەمەی ئێستامانە گەڕانەوە سەر فکرەکانی میکاڤیلی و دراسەکردنی هێز. بەڵام دید و ڕێبازی ئیسلامی فەرقەکە لەمەیە، چونکە یەکەم جار سەیری بانگەوازی خواییەکە چۆن داهاتووە، وحیەکی خواییەوە هاتووە پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام یەکەمین شت لە خۆیەوە دوایی جەماعەیەکی مسلمانی دروست کرد. ئەم جەماعەی مسلمانە گەورەتر بوون، دوای دوو هیجرەت هاتن مجتەماعیشیان دروست کرد لە مەدینە. لە مجتەماعەکەوە دەسەڵاتی سیاسی دروست بوو، لە دەسەڵاتە سیاسیەکەوە شارستانەتی سیاسی ئیسلامی دروست بوو، شارستانەتێکی بەرفراوان کە 1291 ساڵ حکمی نیوەی سەر ئەرزی کرد. ئەمە کورت و مختصرە لە دید و تێڕوانینی هەموو مسلمانێک. مسلمانانش بە شێوەیەکی گشتی هەرەبێ سیاسی بن، چونکە دینەکە بۆ خۆی سیاست بەشێکە لە دینەکە و دەیان ئاەتمان هەیە کە باس لە سیاست و حکومەکە.